بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان لە دیدارێکی تایبەت لە خزمەت جەنابی مامۆستای بە ڕێز و خۆشەویست مامۆستا لێرگەرمیانی بانخواز دیدارێکی تایبەت ئەنجام دەدەین. لاڵقە یەکەمە باسیە و پێوەست بوو نەمان کرد کە ئێمەی موسڵمان لە هەرێمی کوردستانیان لە تەواوی جیهان پێوەستمانەکە بە موسڵمانانی غەزەوە کە ئێستا لەژێر سیستەمێکی گەورەی جوولەکەیە ژیان دەگوزارێنێ، بە هەزارانیان لێ شەهید بووە، بە دەیان هەزاریان لێ بریندار بووە، ئەوەشی ماوەتەوە لەژێر زوڵم و ستەم و نەبوونی و نەداری و پێشەلکاری مافەکانی مرۆڤە لەوێ ژیان ئەگوزارێنن. خی گەورە ئینشاءڵڵا سەریان خا بەسەر زاڵم و ستەمکارانی جیهان و بەتایبەت جوولەکە. ئێمە لە ئەڵلقەی دووهەمی ئەم بەرنمەیە دەمانەوێت درێژە بە وەرگرتنەوەی وەڵامی پرسیار گەلێک بدەین کە هەنووکە لە شەقامی کوردی لای مسلمانان و لای مسلمانانی دنیا بە شێوەیەکی گشتی و لەسەر قەزەی زیندوی خەڵکی فەڵەستین لە ئارادان. ئینشاءڵڵا وەڵامی ئەم پرسیارانە لە ئەڵلقەی دووهەمی بەرنامەکەمانە لە جەنابی بەڕێز مامۆستا لێرگەرمیانی وەرەگرینەوە. زۆر سپاسی جەنابیانەکەین کە بە دووهەم جار دەرفەتی خۆی بە ئێمە بەخشی و لە خزمەتی بین. زۆر سپاس مامۆستای بەڕێز. زۆر باشە کەواتە ئێستا کە جەنابتان ئێمە لە بەرنمەیەکە کۆبووینەتەوە ستەمێک لە کەتی غەزە دەگوزارێ، ئەویش بەدەستی جوولەکە و یەهود بەرامبەر بە ئەهلی غەزە. دەمانەوێت پرسیار لەوە بکەین هەڵوێستی ئیسلام بەرامبەر بە ستەم ئەوەی لە قورانی پیرۆزە هاتووە و لە فەرموودەی سەحیحە هەیە چییە؟ ئەمە مامۆستا عەباس بسم الله الرحمن ئەم بەرنامە بەڕاستی دەست ئەبەی بۆ هەر بەشێکی ئەزانی ئەمە بەرنامەی بەشەر نییە، ئەوەنە تێر و تەواوە، ئەوەنە پڕ لە داناییە، ئەوەنە پڕ لە حکمەتە. یعنی ئەوەی لە ئیسلام هاتووە من ئەبینم نییە خەڵکێکی زۆر مناڵی لە دەستداوە، کچی لە دەستداوە، کوڕی لە دەستداوە، اینجا هەیە وریها ئەبێتەوە هاوارەکەڵی خەڵکینە بۆ خاتر خوا بەس ماڵتان هەبێت، بەس ماڵتان هەبێ بڕۆ مێردێکتی حەڵاڵت هەبێ لێشت دات، ئەوە باشترە لەوەی کوڕی خەڵکی یاری پێ بکە و ئەم سەر و سەرت پێ بکەن، کورە کچەکان باوکتان عیبدار مەکەن، براتان عیبدار، ئەوانەی کە نەختی هۆشیان دێتەوە کە لە ئیسلام دوورەکەویتوە لە تاکێکۆ بۆ خێزانێ بۆ شارێک بۆ وڵاتێک خەڵک تووشی هەموو ناڕەحەتیەکە بێت. ئەم زوڵم و ستەمەی کە تۆ مەبەستم چی بوو لەم قسە؟ ئیسلام تەماشا ناکات مقابل چی ئەکات. زوڵمی کرد تۆ زوڵم ناکەی، درۆی کرد تۆ درۆ ناکەی، غیبەتی کردی تۆ غیبەت ناکەی، تعدای لێ کردی تۆ تعدای لە ئیسلام ئەمەس لە دین ئیسلام هەیە. زوڵم هەر کەس بیکە ئیسلام لەگەڵیان نییە، مسلمان بیکە و کافر مسلمان دژی زوڵمە، ئەوەشی حەقی بخورێ ئیسلام دەڵێ حەقی بۆ بگەڕێنە دواوە. بۆ ئەوەی کە لە تاریخی مسلمانانە ڕوویداوە ئیمامی عەلی خەلیفەی مسلمانان بێ و یەهودیە بێت درعەکەی بەرێت و درعیش هەموو کە زانێت ئەمەی عەلی کوڕی ئەبی تاڵیبە و ئیمامی حەسەن شایەتی بۆ بدا و وەڵا قاضیەک بەرامبەر یەهودیەک داینێت، بەرامبەر یەهودیەک داینێت، کابرا وتی بەر شایەتت هەیە؟ بەڵێ شایەت کوڕەکەی قبوڵ نەکرد، دوایەوە دای بە یەهودیەکە ماوەی ڕۆژ دوای ئیمانی هێنا. کاو شایەتەکەم لێرە زوڵم ئەوەنە پیسە. خوای پەروەردگار عەزە وەجەل ئێمە لە فەرموودەی قودسی ئەمانە فەرمی یا عیبادی، پێغەمبەری خوا فەرمی ئەی بەندەکانم یا عیبادی ئینی حەڕەمت الظولم عەلی نەفسی وەجەعەلت بەینەکم محەڕەمە فەلا تەظالەموا. ئیمامی موسڵم ڕوایەتێکە زوڵمم حرام کردو لەسەر نەفسی خۆم، لەبین ئێوەش حرامم کردە زوڵم مەکەن. کابوو مسلمان باشە مسلمان ئەگەر مسلمانێک لەم خاڵێ وانیە وئین طائفتان من المؤمنین اقتتلوا فأصلحوا بين أخويكم فإن بغت إحداهما على الأخرى فقاتلوا التي تبغي. دوو تیرەی مسلمانان، دوو تائیفەی مسلمانان بجەنگن، یەکێکیان نەگەڕێتەوە سەر ڕاستیەکە، مسلمانان لەگەڵ ئەوی کەیان قیتالیەوە کەکەن بگەڕێتەوە. کابوو ئەگەر بێت و ئەم مەسئلەی کە ڕوئەدا بەشایەتی هەموو دنیا ئەمەی کە یەهودێکا زوڵمە لە مسلمانان، زوڵمە لە خاکی مسلمانان، زوڵمە لە بەیت المەقدس، زوڵمە لە ئافرەت، زوڵمە لە خەستەخانە، لە کەنیسە، لە مزگەوت، لەو ڕەش و ڕووتانە. کاو ئینسانی مسلمان نابێت لەگەڵ زاڵمە بێت،
کاتی ئەوە نییە کە تۆ بێ ڕزگاری کە دوعای بۆ بکە دوای هەرگ لە یەکتێ دوایی بیڵێ لە حاڵەتێکیشە کابرا بە تۆ بڵێ من دەنگم ئەگاتە خوا هاوارم باشە ئەسبابی دنیایش ئومێد ئینشاءالله بە تەکید پارەکە شەگاتەوە ڕەش ڕوتانە کە پارەی بۆ کۆکەی تۆ بەڵام ئەوە کەکە نە ئیسرائیل گوێی لێ ئەگرێت و نە هیچ خزمەتی مسلمانانەکە هەر ئەم قسانەی ئێستا نەقڵکە بۆ دایکی ئەو کەسانی کە کوژراوە بزانم نەفرین لە قسەی کێ ئەکات و دوعای خێر بۆ قسەی کێ ئەکات کاکە زوڵم هەر کەس بیکاتۆ لەگەڵ یێنیت ئەوەی ئیسرائیل شێکا زوڵمە پێغەمبەری شەفەرمی اتقوا الظلم فإن الظلم ظلمات يوم القيامة یەک بست خاک داگیر کە لە ڕۆژی قیامەتە خرێتە سەرتە نەک ئەو خاکە چەندەها ساڵە 6 ساڵە خاکی مسلمانان داگیر کە ئێستا مسلمانێک خوای پەروەردگار سەرکەوتنی بکاتە قسمەتی هەموو دنیا پێی سیر بێت هەموو دنیا پێی سیر بێت هەموو دنیا بڵێ ئەمە سەرکەوتنە وە کەسیش تا ئێستا ئەمە خاڵێکی زۆر زۆر گەنکە من پێم سەیرە خەڵکی لێرەوە دانیشێت ئیدانەی ئەمە بکات و گلەی بکات لەم وەزعی مقاومە کە هیچ وڵاتێکی عەرەبی تا ئێستا کەس نەیتوانێت ئیدانەی بکات جگەل لە یەهود و ئەوانەی کە پاڵپشتی یەهودن کە دواتریش سفاتەکانی لەوە چێندێکی شارەت پێ بکەین مامۆستا هەڵوێستی ئیسلام و مسلمانان بەرامبەر بەستم ئەمە تەنها بە قەزی غەزە و فەڵەستین و قسانیە لە هەر شوێنێکی دنیاە ستەم هەبێ گەلێک بچەوسێنرێتەوە بە تایبەتی مسلمانان و چەوسێنرێنەوە ستەمیان لێ بکرێ هەڵوێستەر هەمان هەڵوێستە با کەس پەیوانە بێ مەسەلە نەما کورد بیکە عەرەب بیکە تورک بیکە فارس بیکات و ئەگەر بێت و ئەو زوڵمەش لە هەر کەس لە کوردی بیکات کورد بیکات تورک بیکە عەرەب بیکات ئەوەی مسلمان بێ لەگەڵ ستەم لێکراوەکە لەگەڵ زاڵم و ستەمکارەکە نییە هو الحمد لله ئەوەشی مسلمانە یعنی حتا لە قەزەی کوردیە تەماشاکە کاکی گیان کێ ئەمریکا لە پاش 18 دقیقە اعترافی بە ئیسرائیل کردووە چەندها ساڵە بۆ احترام بۆ ملەتی کورد ناکەن ئەمە یەکەم دوو کێ کوردستانی پارچە کردووە ئەو کەسێک کە دانی ناوەتە دەوڵەتی ئیسرائیلە کێ پشتیوانی لەوانە کاکە کورد ئەچەوسێنەوە کێ کوردی پارچە کردو ئەوە لەگەڵ ئیسرائیل و یەهودایە ئێسش بڕیاری کورد لە لای کێیە جا لەبەر من مەبەستمەوەتانێ نەخێر حتا ئەگەر بات و ئەوەی کە مسلمان بێت حتى للشيخ عبد الله عزامة تماشاكي للشيخ يوسف قرادات تماشاكي لخالد مشعل تماشا أحمد مطر تماشاكي همو خل لقل مظلوميتي قضية كردية بوا بلا ما أنا صاحب ده صلاة نبون هيج نبون أو كده صلاتي بدرسوا بوا أو نبون كبشتيان الإسلام كردوه ناوي عربية ترك بيا فارس بيا بجنسية قوميتكي هالبجاردو علمانيتكي فكركي هالبجاردو تسر دينكي وكو دين دجاتي نكردوه کەس وەکو دین دژایەتی نەکردووە کە هەمووی شایەتێدا ملەتی کورد ملەتێکی مسلمانە و عەرەب و کورد و تورک و ئافغان هەمووی فەخریش بە سەلاحەدینەوە کات زۆر باشە مامۆستا بەڕاست یەهود و جوولەکە و بەنی ئیسرائیل ناوێکی تازە نین ینی هەر لەم قەزەیە دەرکەوتو بوون مسلمانان پێیان ئاشنا بوو بن ئەمانە بە درێژایی مێژوو هەبوون گەلانێک بوون زۆرێک لە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام لەگەڵیانە مامەڵەیان کردووە لە ناویانە هەڵکەوتون بەرکەوتنیان هەبووە لەگەڵ جیهانی ئیسلامی بڵێن پێش پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەر مامەڵەیان لەگەڵ کردوون پێغەمبەری خۆمان محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ئێستا مسلمانان و گەلانی دنیا مامەڵەیان لەگەڵاکەن و مێژووی جۆرا و جۆریان هەبووە ئەوە پێش پێغەمبەر مێژوویەکیان هەیە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام مێژوویەکیان هەیە ئەوروپا لە ئەوروپا مێژوویەکیان هەیە ینی ئەو مێژوویەکی کەم نییە وەلۆکۆست مێژووی ئەوانە لەگەڵ گەلانی ئەوروپی و بە بارودۆخێکا تێپەڕیون بارودۆخێکی جیاواز سەردەمانێک ئەوروپا جایەتیان کردوون و لە ناویان بردوون ئێستا پشتیوانیانەکەن بە پێچەوانەوە مەسەرەن ئێستا لەگەڵ گەڵانی مسلمانان تێگیرەونەوەتەوە دیسان من ئەمەوێ سەرێک لە جەنابەت کەم یەهود و صفاتی یەهود و شێوازی باسکردنیان لە قورئانی پیرۆزە چۆنە؟ وڵی خوا پاداشدات و مامۆستا عەباس من ئەوە بڵێم ئەم پرسیارە زۆر گرنگە دووهەمیش یعنی کەسێک بە ئەمە وریان نەبێت و وڵی ئینسان لە خۆی بترسێت بۆ من یەهود حزبێک نەهاتووە تاعنی لێدا و بڵێ کاکەگیان لەوە چێ نەی پێکا بێت
نووسەرێک نەبووە لەوە ئەچێنەی پێکابێ کەسێک لەوە ئەچێت نەختێت نەخۆشی هەبێ بەرامبەر حەدیث و شڵێکی جاری وای حەدیثی بوخاری و صحیح بۆ باسەکەڵە کێڵێ مەصحیحە یعنی لەوە چێت منهەجی تەواو نەبێت بڵێ کاکە کێڵێ وڵاکە ئەمام حەدیثە کێڵێتەوە. یەهود من باسی ئاەتی قورئانت بۆ ئەەکەم کە جێگای یەکدەنگی ئەهلی قیبلەیە بە هەموو تائیفەکانیوە. خوای پەروەردگار عەزە وەجەل کە باس لە یەهود دەکات ئەفەرمێ لعن الذين كفروا من بني إسرائيل على لسان داود وعيسى بن مريم. باش براكانم ذلك بما عصوا وكانوا يعتدون. نفرين ليكراون لسر زباني بيغمبران لسر سەرپێشی کردن و تعداکردنیان لەسەر تعداکردنیان کاو برای بەڕێز با خەڵک نەڵێ ئەمە لە کاتی پێغەمبەرە دابەزیوە هێشتان کە پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم لە ژیانە خوای گەورە فەرمێ لە عەهدی داوود و لە عەهدی عیسایە نەفرینیان لێ کراوە لەبەر تعدا و زوڵمیان. باشە برای مسلمانم تۆ بێ لە مزگەوتەکە بێدەنگ بە بێدەنگە بڵێ چاکە من قسە ناکەم تاوەکو چۆن من پێم خۆش بووی عنیم ئەو کەسانی کە لەگەڵ ڕیفراندۆ منە بوو هاو جاری لە مقابلەی کە باسم کرد سیاسەتمداری کورد بوون بە دوو بەش و بەشێکیانوتیان کاکە ئەمە حەقی خۆمانە هەموو مسلمانێک شەڵێ کورد حەقی خۆیەتی بەڵامایەکەوتە ئێستا کاتی نییە ئێستا بۆمان ناکەن بەڵام هاتە سەر شایەتی دانەکە تی ئێستا شایەتی ئەدەین بەڵام ئێمە تا توانیمان ویسمان ڕێگەتان لێ بگرن قبولتان نەکرد بەڵام ئێستا شایەتێکە بۆ تاریخە دێمە حەقێکە من شایەتی نەحەق نادەم. لێرە یەهود لە عهدی پێغەمبەر داود و عیساوە لەفرینیان لێ کراوە لەبەر لعنەتیان برا بەڕێزەکەم بۆ دێی بێمایەتانە بخوێنە بۆ خەڵک لەم قۆناغە هیچ مەڵێ بڵێ کاکە من هیچ ناکەم لەوە برایانم لە ئەناو ئاگرن خاکیان داگیر کراوە جەنازەیان هێشتا دەرنەکراوە لەژێر ئەو دار و بەرد و خانە ڕووخاوەتە سەریان ناخرێنە قەبر بە جەماعی خرێنە قەبر بێدەنگ بە بۆ قیامەتت باشترە بێ سیفاتەکانی یەهود بە عالەم بناسیێن بڵێ کاکە ئەمانە هیچیش نەبێ ئەمانە معتەدین ئەگەر ئەمانە هیچیش نەبن بەرامبەر پێغەمبەران کە بۆ ئەخلاقە جوانە وایان بووە خیانەتیان لە پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم. کەوابوو ئەمە وەصفێکی یەهود لە قورئانە خوای گەورە نافرینیان لێ کراوە لەلایەن پێغەمبەران لەبەرەوەی ئەهلی تعدان. دوو خوای پەروەردگار عەزە وەجەل فەرمێ إن الذين يكفرون بآيات الله ويقتلون النبيين بغير حق ويقتلون الذين يأمرون بالقسط من الناس. يهود باشترين خەڵکی سەر زەمین کە پێغەمبەرانن هەڵبژاردەی خوان ئەو ئەخلاقە بەرزەیان هەبووە لە گوناه خوا پاراستویانێتی بکوژی پێغەمبەرانن بکوژی ئەو کەسانن کە ئەمر بە چاکاکەن. دەبا ئێستا مقاومە سەر کاتە خوار وەکو باقی وڵاتەکانی تر بزانم لیان بێدەنگ نابن لەبەر ئەمر بە چاکە ئەکەن بۆیە ئەیان کوژن. ئەمە ئیشی ئەمڕۆ نییە ئێستا کابرا بێ لەم ڕۆژە قسەیان پێ بڵێت بەڕاستی یعنی بێدەنگ بێ بەس بۆ خۆی بڕۆ ئەو سیفەتانە باس کاڵم ئینشاڵڵا خێرێکی باشی کردووە. بەڵام تۆ بێ هەندێک جار مامۆساگیانەکەت لەم خاڵەیشم بێت هەندێک جار تۆ بێ کاکە گیان کاکە هەر دژایەتیشەکەی بەڕاستی بیکە هەر دژایەتێکی بۆتانەکات خەڵکی وایە بۆتانەکات یعنی پێم سەیرە ئەوتانی هەر بڕۆ لەسەر کەناڵەکان یەکسەرە زانی کاکە وەڵا فڵان کەسیان لەبەرەوەی فڵان کەسێکی کوشت مەذهەبەکەی جیاواز بوو کردیانە سجنەوە ئەسڵی نییە ئەم شتانە وەڵا فڵان کەس لەبەرەوەی فڵان حیزبی کردوەوە لەبەرەوەی کە هینیان فرۆشتە کاکە خالد مەشعەل کە ڕوبەڕووی ئەمانە بۆتە لە مقابلەیەک زانی چێڵێت پێم خۆشە ئەمە هەموو کەس بیبیستێت دەڵێ کاتێک کێشەی سووریا پارەی پێ ئەداین تەمرینی پێکردین سیلاحی پێ ئەداین لەسەر عەرز هەمووی پشتی لێ کردبوون سووریاڵێ دەرگای بۆ کردینەوە بەڵام کاتێک قەزیەی سووریا ملەتەکەی هەڵساوهاتە پێشەوە داوایان لێ کرد بەرامبەر یەکەم کەڕەت داوایان لێ کرد بەیانێک دەرکا مەوقفێک ئەڵێ ڕەفزمان کرد داوایان لێ کرد ڕەدی شێخ قەرەضایی بداتەوە ئەڵێ وتم عولەما بێ احترامی بگرن عولەما نابێ ڕەت بدرێتەوە سەیکە ڕێزی ئەمانە ئەنجا ئەڵێ زانیان کە کاکە ئێمە بەیانێک دەرناکەین کە پێویستیان بەو شوێ نەبووە چەک بە خاک بە تەمرین بە پارە یارمەتیان داوە کە هەموو دنیاش پشتی لێ کردوون کە لێرە مەسلحەت و مەبدە ئەمانێرە بەرامبەر یەک وەسا سێکە لێرە پرسیارەکە سەری ڕاکێشا بۆ ئەم وەڵامە ئەڵێ کاتی ئەمە ڕوویدا من ئەو کاتە ئەڵێ باشە ئەمە کە پرسیاری لێکا و کەسە من بێوەفایی نییە ئەو هەموو چاکەی بۆ کردن ئەڵێ نەخێر چونکە ئەو لە حەقە لەگەڵ منابووە من لە باتڵە لەگەڵ ئەوە نابم دژی شەعبەکەی نابم
دەشی عولەما نابم بۆیە ئەڵێ و کاتە ئیتر مەسلحەت وا بوو ئەگەر دنیای بیری بکردایەتەوە ئەگەر صاحبی مەبدە نەبوایەن ئەڵێ ئەو کاتە سووریا بەهۆی ئەوە عێراقەمان نەما و سووریای بەجێ هێڵا ڕۆژ بۆ قەتەر ئەڵێ حتا ئەمە کاریگەریشی هەبوو لەگەڵ ئێرانیش ئەوەیش لەبەرەوەی کە بۆ ئەو کاتە لەگەڵ سووریایە پێکۆبوون ئەڵێ لەگەڵ ئەوانیشە عێراقی ئەمە تەواو لاواز بوو شایەتەکەم لەوە ئەوەیە بینیتە لە مووقفێک بەیانێک ئەو ئینسانە ئەوەی هەڵبژات جا ئێستا ئەمانە بەرانبەر ئەم یەهودەوە ساون کە مە سیفاتەکانیانە ئەبینی کابرا لێرە دانیشتووە کۆمەڵ هێشتەڵێ وانە کۆمەڵ هێشت تەڵێ بوتانەکە کەوا نییە و ئەسڵی نییە ئەو زانانەی کە لە ناو خۆیانن ئەو زانانەی کە بینیانن ئەوانەی کە سەردانیان کردوون ئەوانەی لە وڵاتانی تر ئەوانیان بینیوە لە ئەفغانستان و تا بگاتە خەڵکی کوردستانی خۆشمان کاتی و قیادانەی بینی ئەمانە صاحبی عقیدەیەکی جوان و دژی ئەو یەهودن کە ئەمە سیفاتەکانێتی کە بۆ برای خۆم بیخوێنمەوە کە وەکو ئەو ئاەتێک کە ئیشارەتم پێکەوە یەقتلونە نەبیینە بغەیری الحەق خاڵێکی تر بەرامبەر خوای گەورە یەهود دەڵێ وقالت اليهود عزير بن الله عزير كري خوايا خالقي تر كخواي رب العالمين عز وجل فرمي لتجدن أشد الناس عداوة للذين آمنوا إبراهيم الرزم كنا ما دجمنته خوا فرمي نك دجمن أي محمد أبيني سرسخترين دجمنية ويهودا أو أنا شيء كابي باورن يا يهود بالكفر ملة واحدة أو شركاك برامبر مسلمانان أو أنا شيء كأشركوا هم إلى قضية بإعلامي وبدنجي وبسلاحي وبفاري أو قيادة أنا كات ئەمانش ئەم کۆمەڵە خەڵکە تەنها ئەمانە هەنیێسە ڕوبەڕوویان بوونەتەوە ئەویش وەکو باسم کردمان دەستیان پێش نەکردە خاکیان گیراوە ماڵیان گیراوە تعدایان لێ ئەکرێ خوایش ئەفەرمێ یەهود سەرسەختترین دوژمنتانن کەوا بوو بەرامبەر ئەم سەرسەختیە ئەمانە ئەگەر بێت و پێویستیان بەوە بێت تەعاون لەگەڵ وڵاتێکە بکەن حد وڵاتێکی مشرک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ یەهود خۆیە ئێمە یاسایەکمان هەیە دوو شەڕ ڕوو بکاتە مسلمانان ئەبێ مسلمان دەرک بەم دوو شەڕە بکەن بە شەڕە کەمەکە شەڕە گەورەکە پاڵێن ئەمە یاسایە پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم لەگەڵ یەهودی مەدینەیە تەحالفی بووە عهدی هەبووە بۆ پاراستنی مەدینە کاتی هاتوونەتە سەر مەدینە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ قەبیلەی خوزاعە مشرک بوون بێباوەڕ بوون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەحالفی هەبووە کاتێ دراوە لە ئەو قەبیلە پێغەمبەری ئازیز ڕۆشە بۆ دیفاعکردن لەوان فەتحی مەکەی لێ بووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دلیلی هێناوە بێباوەڕ بووە مشرک بووە بۆچی بۆ ئەوەی کە لە هیجرەتەکەی لەگەڵ یابێ و دلیلی بێت ئەمە چییە بە ئەمە ئیستیعانەکردنە بە مشرکۆ و ئەو فەرمودەی عولەما زۆر بە جوانی ئەڵێن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە فەرمێ لا نستعین بالمشرکین علی المشرکین لەبەرەوەی تەماعی ئیمانهێنانی ئەو کەسەی هەبووە یا کاتی هێز و قووەتی بووە پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم پێویستی بەوە نەبووە لەگەڵ ئەو مشرکە ئین کات ئیستیعانەی پێ بکات بەڵام ئایا پرسیارێک بکەین لێرە لزاد المعادة ابن قيم أفرميت كافر مشرك مبتدع بانقد كابوز زندو كردنوي شعيريك إسلام تعاوني لو خاله لقلا أكريت يعني أما ياساي كم دينية خلق ليتينقات حق نية باسي بكات قسنا كالا بروشتي سير نين يبو مسلمانان يتر أو كاتا هركسيك هركاتيا مسلمانيك شري هبو لا نشانا كاني قيامتيش مسلمانان تحالف يعني لقل روما ديجي كافر كانيك أما همو عقلك سليم وهمو شريعتك أما قبول كردوها كتو لقال خلقي كافر وبيباور أتواني تحالف بكي بو أويكا دجي كافريكي تربية دجي دجمنيكي تربية وخالد مشعل خيادات الله يمد دائما اللي همو درقايكي والله تعالى بقى كاس درقاي بوانا كردوينتو بەڵام ئێران خۆی هاتووە پێشەوە ئێمە داوایشی لێ بکەین خۆی هاتووە یارمەتیمان بدات لەسەر حسابی مەبدەئمانیە مەبدەئی خۆمانمان پاراستووە ئێمە مەشهورین ئەهلی سونە و جەماعەت چۆن لە سووریا پاراستویان لەگەڵ هەر وڵاتی تریشایی پارێزن تایبەت بەو سڵحەی کە پێغەمبەری خوا لە مەدینە عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ جوولەکە کردی مامۆستا ئەگەر هەندێک زیاتر قسە بکەی ڕوونی بکەیتەوە چۆن بوو هەر ئەو بوو کاتێ هاتن دەوری مەدینەیان گرت بێباوەڕان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەشێک لە چۆن ئەڵێن ئەمە بەشی ڕۆژ ئاوا و ڕۆژاوە تەوزیعی شوێنەکەیان کردبوو پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم تحالفی لەگەڵا کردن ئەو بەشەی ئەوان دیفاعی لێ بکەن و تحالفی لەگەڵا کردن یەهودیش بوون پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم تحالفی لەگەڵا کردن کەوا بوو هەر کاتێ مسلمانان پێویستیان بۆ تحالفە بوو ئەهلی خبرە ئەهلی علم ئێستا کابرا بە تایبەتی تۆ نەخەبیری عەسکەریت وانیە نە لە ساحەکەیت لە دوورۆ بۆ ئەڕۆیتە ناو قەزیەیەکۆ دڵی هەرچی مسلمانە یەشێنی تۆ کەسانێکی کە نەیاری فەلەستین بن دڵیان بەم قەزیە خۆشە کاتێ بینی پێغەمبەر صلی الله علیه وسلم مامۆستا ئەم خاڵێکی زۆر گرنگە ئێمە ئاگامان لێ بێت
شەڕی ڕۆم و فارس کە ڕوویدا یەکەم جار فارسەکان سەرکەوتن دوایی کە ئاەت دابەزی کە ڕۆم سەرەکەوێ کافرەکان هاتن گرەوانەکە لەگەڵ بوو بەکرە و کاتە گرە و حرام نەبوو بوو کە هەر قوڕەیش سەرەکەوێتەوە. قوڕەیش مشریک بوون پێیان خۆش بوو مەجووس ئاگر پەرست فرس سەرکەوێتە سەر ڕۆم کە ئەلی کتابە مسلمانانیش دەبەر ئەوان کە ئەلی کتابون حەزیانە کرد ئەم سەرکەوێت. لێرە قەزەیەکی زۆر خۆشە. ئیبن عەباسە فەرمیێ ئاەتی کە دابەزی وەیەومەئیذ یەفرح المؤمنون بنصر الله. ئیمامی مجاهد ابن عباس لتفسير طبرية لابن كثير نقل عن كردوه فرميه قال ذكر غلبة فارس الروم وأدلة الروم على الفرس وفرح المؤمنين يعني وفرح المؤمنين بنصر الله أهل الكتاب على أهل الأوثان. إن جل بروي تماشاكي شان علينا أم آيات الدرباري ودابز إيمان داران خوش حال بون أما خدو كافرين بلا أم كافرين شري كم تلا فكيف أقردون يهود يكون مسلمان بك أو هم شريتيايا كأمي دسي بيش نخستوه أو دسي بيش خستوه باشا كوابو من ليرة براي بريزة من دليام همو مسلمانية أو ظلمي فينا أخوش أو كسانيشي كأم قسانا كان أم شوهوشتانا بلاوا كانوا لناخيانو بريكي وتاني خمي ودرس وزيتي بلام آقاي لخوينية بمشيوا درس وزي در نابريت تو يسبيا دعاء خيري بو كلا دعاء لقل يابا لبارك وكرنا لقل يابا قنوتي بو بخيونا بەڵام دواتر بڕۆ قیاداتیان ببیانە کتێبیان دەرێن نامیان دەرێ بڵێ کاکەگیان چی بە خێر ئەزانی بەڵام مانایوانێ من ئێستا بڵێمەوە هەڵەیە ڕوونە قسەکەم مەبەستمەوە تا ئەو کەسەی کە وا ئەکا دوای خبەوە کاتە ڕزگاری کە ئاگرەکەی بژێنەرەوە ئەگینا تۆ هەر لە دوور و هەندێک شتیشت بوتان بێ و ڕاست نەبێت وەڵاهی ئەوە زۆر خەتەرە خوای گەورە پەنامان بدات. خۆپەرداش بێتەوە مامۆستای بەڕێز مامۆستاگەر لە کۆتایی بەرنامەکە هەندێک تەوسیی خێری مسلمانان هاوڵاتیان و بینەرانی ئەم بەرنامەیە بکەی سپاسدانەکەی. واللهی مامۆستا عەباسیان من پێویستم بەوەی هەیە کە هەموو کەسەر ئامۆژگاری وەسیەتم کە بەڵام هەر ئەوە ئەڵێم کە ئەلحەمدولایە ملەتی ئێمە ملەتێکی مسلمانە. ئەم مسلمانیەتیش ئیسلام تەنها بریتی نییە لە نوێژ و ڕۆژوو. ئیسلام تەنها بریتی نییە لە وتنی لا ئیلاهە ئیلا الله. ئیسلام قەول و عەمەلە. کە ئیسلام قەول و عەمەلە ئەو لا ئیلاهە ئیلا الله کۆمەڵێشت ئەخوازێت کە لە هەر شوێنێکا بیت لە هەر شوێنێکا بووی ئەو شوێنە یان شتێک لەسەرت واجبە یان سونەتە یان حرامە یان مەکروهە یان مباحە بێ ئاگات لەخوا دوێت. لە کار و کەسابەتە بێ بزانین چی حەڵاڵە و چی حرامە. لە پۆشاکە بێ بزانین چی حەڵاڵە و چی حرامە. لە خواردنتە چی حەڵاڵە چی حرامە. لە سیاسەت و وەلا و بەڕا و عەمەلی قەلبیش ئینسانە بێ بزانێت چی حەڵاڵە و چی حرامە. و ئیبن عەباسە فەرمیێ دۆستایەتی و پشتیوانی خوا ئینسان بەدەستی ناهێنێت بە وەلا و بەڕا نەبێ. پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم ئەوثەق عوڕە الئیمان الحب في الله والبغض في الله. بەهێزترین قولابێ دەستی پێوە بگری بۆ ئیمانت بریتێ لە وەلا و بەڕاە. ئێمەش ئەمە شک و گومانی تیانە کە ئەوەی خۆی بە مسلمانە زانێت لەسەرەوە بۆ خوار کاکە خاڵی هاوبەشی تۆ و یەهود چیە بۆ حەزەکەی سەرکەوێت. بۆ ڕێگاگری لە مسلمانان دەنگیان هەبێت بۆ ڕێگاگری لە مسلمانان کۆڕیان بۆ ڕێگاگری لە مسلمانان مظاهرە بکەن. من بەستم هەموو دنیاە باسی لای خۆمان ناکەم کە وەکو جەنابەت باست کرد کابرا لە هەر وڵاتێکە ڕێگە لە مظاهراگرێ بۆ ئیسرائیل پێخۆشەی باشە بۆ ڕێگەی لەوانەی ئیسرائیل ناگرن. جاکەوا بوو ئەمە لێرە ئەو کەسەی کە صاحبی ئیمانە تا ئەم دەقەش نەیزانیوە تۆبە بکە بگەڕێتە دواوە داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگار بکات لەسەر ئەو شتە نەمرێ کە کۆمەڵێ خەڵک بە هەموو شێوەیە زوڵم و ستەمیان لێ ئەکرێت ئەوان چوونەتە ناو ماڵی ئەوان ئاگریان بەرداوەتە ماڵی ئەوان لەم کاتە تۆ بێ بیان و بێنی تۆ بۆ یەهود هەر قسەکانت هەر هەمووی نییە دژی ئەمان دێت کە کاکە ئێستا کاتی ئەوە نییە. و بەتایبەتی کۆمەڵی خەڵکیش مسلمانێک هیچ مامۆسایەکی بەڕێز نهاتوە نەکەس تەکفیرکەن نەهانی کوڕی خەڵکی بدەن بڕۆن بۆ ئەو شوێنە بۆ لەبەرەوەی ئەمە هەر لە توانای نییە و باسەکە عیلاقی بە تەکفیر و شتۆمانەوە نییە و عیلاقەشی بەوە نییە کاکە گیان. یعنی من هەر پێم سەیرە خەڵکی وایە قەسەم بەخوا لە زۆر وڵات ئێستا دەسەڵاتدارەکان بڵێن ئەمە جیهادە وتارەکان دەست پێکات بڵێ قونوت بخوێنن لە مزگەوتەکان دەست پێکە. باشە خۆ پێشەوەی وڵاتەکەت پێ بڵێ خوای پەروەردگار پێغەمبەرە فەرمی لە کاتی نەوازە لە قونوت بخوێنن. دا من هەر داوامەی لە خوای پەروەردگارەوەتانێ لەم تاقیکردنەوە خوای پەروەردگار هەومان بپارێزێت چونکە
ملەتی کورد زوڵمی لێکراوە حەزمان کردو لەو کاتە هەموو کەس لەگەڵ سەمانە بێت ئەبێ لە پاش وەلای ئیمانیمان و برایەمان بۆ ئەم مسلمانانە لەبەر ئەوەی زوڵم مستەمیشیان لێکرێ ئەمە ملەتێکی زوڵمان بینێ و تاڵیمان چەشتووە ئەبێ لەگەڵ ئەو ملەتانە بین کە زوڵم مستەمیان لێکرێت. خۆی گەورە پاداشە باتەوە مامۆستای بەڕێز چەند دوعایەکمان بۆ بکە بۆ فەڵەستین لە کۆتایی بەرنامەکەیە ئینشاءالله ئومێدمان وایە خۆی گەورە لێمان وەرگرێ. والله من أو دعاءكم برسول الله كديتي صلى الله عليه وسلم. اللهم إنا نجعلك في نحورهم ونعوذ بك من شرورهم. اللهم منزل الكتاب سريع الحساب هازم الأحزاب اهزمهم وزلزل الأرض تحت أقدامهم. اللهم اهزمهم وزلزل الأرض تحت أقدامهم. اللهم اهزمهم وزلزل الأرض تحت أقدامهم. اللهم انصر إخواننا في فلسطين. اللهم اشف جرحاهم. اللهم فكك أسرهم. يا ربي خويا بو خاطري اسمي عظمي خوت شفاء دڵی مسلمانان بدەی بۆ خاطری اسمی عظەمی خۆت یا ربی قوەتی خۆت پیشانی مسلمانان بدەی یا ربی خوایە شیفای زامداری مسلمان بدەی شیفای نەخۆشیان بدەی بۆ خاطری اسمی عظەمی خۆت دیلی مسلمانان لە هەر شوێنێ هەیە خوای پەروەردگار ئازادیان کەی خوای بۆ خاطری اسمی عظەمی خۆت سەرکەوتنی خۆت بۆ ئەو مسلمانە ڕەش و ڕوتانە دابەزێنی کە جگە لە تۆ و دەرگای تۆ هەموو دەرگایەکیان لێداخراوە یا ربی خوای بۆ خاطری اسمی عظەمی خۆت ڕحم بە ئێمەش بکەیت و عاقبەتمان بەخێر بگەڕی ئەم ملەتەی ئێمەش لە هەموو بەڵا و نامەتی و ناڕەحەتی ڕزگارکەی و ئەم ملەت ئێمە بە ئیسلام عزیزکەی ئیسلامیش بە ملەتە ئێمە عزیزکەی خوای پەروەردگار ئەوەی دوژمنیەتی بۆ خاطری اسمی عظەمی خۆت خوای پەروەردگار مستحق بەشی ئەو ڕێژتە سەریە یا ربی خوای بۆ خاطری اسمی عظەمی خۆت بۆ خاطری عظەمەتی خۆت یا جەبار و یا قەهار دڵی مسلمانان خۆشکە بە سەرکەوتنی مسلمانانمان لە غەزە خوای پەروەردگار سەرکەوتنی خۆتیان بۆ دابەزێنی خوای بۆ خاطری اسمی ئەعظەمی خۆت یەهود و دار و دەسەکەی بشکێنیت یا ربی خوای بۆ خاطری اسمی ئەعظەمی خۆت یا رب العالمین بۆ خاطری ناوە پیرۆزەکانی خۆت یا الله خوای پەروەردگار سەرکەوتنی خۆت بۆ مسلمانان دابەزێنیت نجعلك في نحور يهود ونعوذ بك من شرورهم اللهم آمين. جزاك الله خيرا. جزاك الله خيرا مامۆستای بەڕێز. بەڕێز مامۆستا لێرگەرمیانی بانخواز میوانی بەرنامەکەمان بوو زۆر سپاسی یەکین خۆی گەورە پاداشتی خێری بداتەوە ئینشاءالله و لێ وەرگرێ بەخێر. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان بەم شێوەیە هاتینە کۆتایی دیدارە تایبەتەکەمان خۆی گەورە پاداشتان باتەوە کە تا کۆتایی لەگەڵمان بوون زۆر سپاس تا دیدارێکی تر پێتانەگەینەوە بەخواتان ئەسپێرین